ئەچیناکن پیرەقەرات و شاری هەولێر لەوێ کۆڕێک بۆ نووسەر و شاعیر سەردار نۆڕە ڕێکخرا بۆ بڵاوکردنەوە یاخود بەرهەمهێنانی نوێترین بەرهەمی. پیرەمێردێ شاروێران نەوەکەی لەسەر دەستی کەوە یەکێتی نووسەرانی کورد هەولێر کۆڕێکی بۆ شاعیر و نووسەر سەردار نۆڕەیە ڕێکخست. لە کۆڕەکە نووسەر نوێترین کتێبی چاپکراوی خۆی بە ناوی کڕۆکی تیشک ناساندن و بڵاوی کردەوە و چەندین دەقە شێعری ناو دیوانەکەی خوێندەوە لەگەڵ شیکردنەوەی بەش و بورگەکانی ناو کتێبەکەی. دواتر لەلایەن ئێزەدین زەکیزادە هەڵسەنگاندن و شیکردنەوەی وردی بەرهەمەکە کرا. لە لێدوانێک بۆ کورسار مەگەزین ئێزەدین زەکیزادە ئاماژەی بەڕۆڵی نووسەر کرد لە هەڵبژاردننی دەقە شێعریەکان و تێکەڵ کێشکردنیان لەگەڵ یەکتری. وەزانم ماندووکردنە بەڵام بە خێرایی زیاد و کەم بکەن. ئەوە وای کردووە بڕێکاری هایکۆ بگۆڕێ. هایکۆ کە سەرەتا بۆ شعر و هایکۆ نازانم ئاسمان سەنگەر دەگرێت. تاڵێ قژم هەلی کار بە ئەمانەت ئەم مرۆڤە لە هەنەو تا هەڵبڕیان. کرۆکی تیشک دووەم کتێبی هایکۆیی سەردار نۆڕۆیە کە دیوانێکی گەورەیە، زۆر دەقی هایکۆی لە خۆگرتووە. تەنیا دەقی هایکۆیش نییە، بەڵکو وەکو دەقی شعری تەنیا هایکۆیە، بەڵام لە بەرایی کتێبەکەدا زیاتر لە چەر لاپەڕە بابەتی جیاوازی دەربارەی هایکۆ تێدایە کە سوودی زۆری دەبی بۆ خوێنەران. ئەو کتێبە کتێبێکی زۆر باشە و لەگەڵ کتێبی پێشووتری ئەگەر بەراورد بکەین وەکو دەقی شعری گۆڕانکاری زۆری تێدایە و هایکۆ بە شێوازی نوێ هەم لە ڕووی بابەتیەوە، هەم لە ڕووی تەکنیکەوە، هەم لە ڕووی زمانەوە بەرجەستە بووە. ڕەنگە لە کۆمەڵێک دەقدا دەقێکی کەمێک لاواز، یعنی وەکو کردەیەکی فۆتۆگرافی بەرچاو بکەوێ، بەڵام ئەویش کردەیەکی فۆتۆگرافیش هونەرە دیسان دوازەر. بەڵام ئێمە لە شعردا دەمانەوێت سڕبینەوە زیاتر لغز دروست ببێ یان خوێنەر بە دوای مانادا بگەڕێ، خوێنەر هەوڵدا وەک مەتەڵێک هەڵبێنێ ئاوا مامەڵە لەگەڵ دەق. یانی تاڵی تیشکی خۆر حتا چونە پێشەوەی شەڕەکانیش دڵمان لەگەڵ هەموو